کەوتنی موچەی فەرمانبەران و دابەژنەکردنی لە کاتی خۆیەوە کاریگەری خراپی کردوتە سەر ڕەوشی بازاڕ و ژیانی موچەخۆرانی هەرێمی کوردستان. بەخوای ئێستا لە ڕەمەزانی کەمێک باش بەس ئێستا نمایە ناوەڵە ئێستا نمایە بەخوای کاریگەری دەبیت تاخیربینی موچە ئەگە موچە بێ بازارەکە کەمێک جەمەجۆلی دەبیت بەزەگە تاخیر بێت ئەو خەڵکەوەی پارەکەی لەدەست لە خۆی هەڵدەگریت لە بەرشمی شەشی زۆرین پێ دەبیتن پارەکە لە دەستم بی باشترە بەزەگە موچە بەردەوام بی لە کاتی خۆی بێت لە ئەوەی بێت و چ مشکلەی نابیت. بۆ هۆی دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کاریگەری خراپی کردوتە سەر ڕەوشی بازاری سست و لاواز کردووە. موچە لە کاتی خۆی بدرێت هەم بۆ خەڵکەکە هەم بۆ بازارش بە تایبەتی بازار چکە بازار بوونی بە موچە بەستووە ئەگەر موچە دابەش بکرێت بازار ئیشی باش دەبێت موچە نەبێ بازار نابێت ئەگەر موچە لە کاتی خۆیان بگرێت هیچ گومانی تێدا نیە بازار باشتر دەبێت لەوەی کە بینیومانە پێشتر. بەشێک لە کاسبکارانی بەردەڕەشیش ئاماژە بۆوە دەکەن بازار بە موچەوە گرێدراوە ئەگەر هەموو مانگ موچە لە کاتی خۆیدا بدرێت ئەوە بازار جم و جۆڵی باشی تێدەکەوێت. وڵی بەڕاستیەکە یعنی جم و جۆلی بازار هەمی بە موچەوە پەیوەستە ئەگەر بێت و موچە لە کاتی خۆیدا ینی دابەش بکرێت طبعاً کاریگەری لەسەر بازار ڕەبیت. ئێستا چۆنە بازار ئێستا لە ژێر سفرە وەڵڵا چونکە بە چ ڕۆژ جارێک 50 ڕۆژ جارێک موچەیەک بدرێت یعنی خەڵکەکە دەستی ئەوەی ناڕۆت کە ینی پێویستی خۆی بکڕێت بەڵێ ئەگەر هاتو لە کاتی خۆی دابەش بکرێت بازار زۆری هەموو کەسێک ینی هەموو کەسێکەکە بێت و لە کاتی خۆی ینی موچەی پێ بدرێت ینی دەتوانیت ینی بازاری خۆی بکات بەبێ پێویستی خۆی. لە هەرێمی کوردستان تا ئێستا بەشێک لە فەرمانبەران موچەی مانگی 3 و 4 وەرنەگرتووە لە چەند ڕۆژی ڕابردووش حکوومەت بڕیاری داوە تا کۆتایی مانگی 5 موچەی 3 و 4 دابەش دەکرێت. محەممەد جەلیل کەناڵی بادینان بەردەڕەش.